سڵاو بینەرانی ئازیز، زانایانی ئاینی و سیاست ئایا زانایانی ئاینی یاخود پیاوانی ئاینی بۆیان هەیە بچنە بواری سیاسەتەوە یاخود نا؟ ئارێنی و نەرێنی چییە لە تەداخولیان لە سیاسەتە؟ لەم بارەیەوە لەگەڵ هەردوو میوانم بەڕێزان مامۆستا ڕێبوار عەلی نووسەر و ڕۆشنبیر، هەروەها دکتۆر ئەحمەد کەرکووچی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک مناقەشەی ئەم بابەتە ئەکەین لە ماوەی نیو سەعاتە. هیوادارم بینەرمان بن. مامۆستا ڕێبوار بەخێربێ. سپاس، دەست خۆش بێ. پیاوانی ئاینی یاخود زانایانی ئاینی ئایا بۆیان هەیە سیاست بکەن یاخود نا؟ بەڕاستی ئەمە پرسێکی گرنگە لە کۆنیش و لە تازەشا قسەی لەسەر کراوە. مامۆسایانی ئاینی، پیاوانی ئاینیش هەتا وشەکە ئەتوانین بڵێ لەوانەیە لە ئیسلامە وەکەوەی کە لە مەسیحیەتە نەبێ پیاوانی ئاینی، بەڵام مامۆسایانی ئاینی بە شێوەیەکی گشتی وەکو هەر هاوڵاتێکی ئەم وڵاتە بۆیان هەیە کە مافێشی یاسایی خۆیان بچنە هەر دام و دەستگایەکەوە، لەوانەش کە پەرلەمانە ئەوەیە. بەڵام ئەوەی کە سیاستکردنایە لە ئەزمونە چۆن نەکەوێتەوە، ئەمە پێم وایە بۆ مامۆسایان قسەیەکی تایبەتر هەڵەگرێ. ئەویش ئەوەیە کە ئایا ئەم چوونەی ئەم مامۆسایە ئیستیغلالکردنی ئاینەکەی تیا بۆی بگا بە مەبەست و مەرتەبەیە. بۆ نمونە مامۆسایەکی ئاینی کە ڕێنمایی مسڵمانانەکە بۆ ڕێگای ئاین و قورئان و دین، جەماوەریش گوێی لێگرێ. ئەگەر ئەمە بەکاربێنێ بۆی بیکا بە هەنگاوێکی سیاسی، بەڕاستی ئەمە دروست نییە، چونکە لە مەبدەئەکانی قورئانە ئین ئەجرێ ئیلا عەلی الله لا نورید منکم جەزاء ولا شکوور. باشە، بەڵام ئەگەر بەکارهێنانی ئاین، یعنی بەکارهێنانی ئاین بۆ مەبەستە تایبەتیەکان و بۆ گەیشتن بە پۆست و بەدەسەڵات، بەڕاستی ئەمەیان لەوانەیە ئیشکالی تیابێت لە ڕۆ قورئانیەکەیەوە کە ئەبێ ئینسانی موسڵمان بانگەواز و بانگەشەکانی ڕوونکردنەوەکانی بۆ دین تەنها بۆ خوا بێ و هیچ شتێکیکەی تێکەڵاو نەبێ. هەتا ئەمە لە مەسەلەی نیەتە، ئینەمە الأعمال بالنیات. ئەبێ ئەم کەسە کە بانگەواز و دینداری و ڕێنمای ئاینیەکە ئەبێت تەنها بۆ خوا بیکا و مەرام و مەبەستێکی نەبێت، چونکە ئەو کاتە ئەگەر وابوو ئەو کاتە یعنی بانگەواز و هین بەهاکەی خۆی لەدەستە، چونکە هەر کەسێ ئەگەر بانگەوازی کرد، هەر مامۆسای ئەگەر قسەی کرد، دوایی ئەمەی بەکارهێنا بۆی کە بچێ پێگەیەکی سیاسی پێ بەدەست بێنێ، ئەوە بەڕاستی پێچەوانەی بانگەوازەکەیە. بەڵام بۆ نمونە مامۆسایەکی ئاینی لە بوارێکە پسپۆڕی هەیە، بۆ نمونە مامۆسای ئاینیمانە بووە پسپۆڕ یاسایی بووە، یەکێکیکە لە بوارێکیکەیە، ئەمە توانێت خزمەتکە، توانە و مەرجە سیاسەکانی تیا قەیچەکە مامۆسایەکی بەڕێز لە هەر شوێنەکە بتوانێت بە ڕاستەقینە و نمونەیەکی جوان پێشکەشکە. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئایا ئەمە چەند ئیستیغلالەکرێت، دووەم ئایا لە پراکتیکە لە کردارە ئەم مامۆسایانەی کە چوونەتە پەرلەمان و چوونەتە ئەنجومەنی پارێزگا و چوونەتە شوێنە سیاسەکانەوە یا لە حیزبێکی سیاسیایە، ئایا ئەمە بەکارهێنانی ئاینە؟ ئایا چ مامەڵەیەکیان کردووەوە و ئەزمونانیان ئەبێ بخرێتە ژێر بەڕاستی وردبینیە و هەڵسەنگاندی بۆ بکرێ بە پێی هەڵسەنگاندنەکە بڕیاری لەسەر درێ. دکتۆر بەڕێزت بۆ هەمان پرسیار چۆن ئەڕاینتە ئەو بابەت؟ طبعا من بەو ئەزمونەیە تێپەڕ بوومە وەکو مامۆسایەکی ئاینی، داخلی سیاسەتیش بوومە و متمانەی خەڵکیشم بەدەست هێناوە، چوومەتە ناو ئەنجومەنی پارێزگاوە. طبعا من لە بەشێکی قسەکانی مامۆسایی بەڕێزە هاوڕام و لە بەشێکی تریا ئەتوانم بڵێم بە پێچەوانەوە بیرەکەمەوە لەوەی کە هاوڕام بڵێ مامۆسای ئاینی وەکو هەر هاوڵاتێکی دیکەی ئەم وڵاتە لە ژێر چەتری دەستورێکە، لە ژێر چەتری یاسایە، بۆی هەیە داخلی سیاست بێ، بۆی هەیە بەپێی ئەو پسپۆڕیەی کە هەیەی یان ئەو بڕوانامەی کە هەیەی هەر هەنگاوێکی سیاسی بنێ کە ئەبینێ ئەتوانێت خزمەت بکات. بەڵام لەو ڕۆوە کە مامۆسا باسی کرد،
بیاوێ بۆ دەستکەوتێک ئاینەکە بەکاربێنێ من پێم وانە پۆست و پلە دەستکەوتی شخصی بێ مەگەر خۆمان وای لێ بکەین ئەینا پۆست و پلە لە لای هەر تاکێک لە کۆمەڵگەیە تەشریف نییە تەکلیفە بەقسە وایە لە واقع مەفروزە ئەبێ وابێ مەفروز یعنی ئەوەی کە تا ئێساوانە بووە پێویستەکە لە مۆدووە وابێ ئێمە باسی بنەماکان نەکەین باسی نمونونەکان ناکەین چکە ئێمە نمونەشمان هەیە لە مامۆسای ئاینی سەرکەوتووە لە پۆستی سیاسیە و مامۆسای ئاینیشمان هەبووە سەر نەکەوتووە لە کارەکەی خۆیان وەکو کەسێکی سیاسی لە هەردوو نمونونەکەمان هەیە بەڵام ئێمە باسی بنەما سەرەکیەکانەکەین کە مەفروزە وابێ پۆستی سیاسی یان کایی سیاسی دەستکەوتی شخصی نییە مەگەر کەسەکە خۆی بۆ مەرامێکی شخصی بیاوێ ئەو بابەتە بکە من بەس بمانەوە نەمانەوە واقعەکە پێمانەڵێ منسەبی سیاسی تەشریفە لەمڕۆە پێتوانێ ئەمەش ئەوەش هەر مرۆڤەکان وایان لی کردووە ئێمەش باسی مرۆڤەکە مەبەستم لە چییە ئێمە کە لە سەر مێزێک دانیشتوین باز لە کۆمەڵە بنەمای سەرەکیەکەین کە پێویستەکە وابێ پێویستەکە نەوەکو ئەوەی من بۆ نمونە ئەیبینم لە باش و خراپ ئەبینم من بەڕاستی بەڵام من کام لایەنیانەکەمە نمونەی باڵای خۆم تەبان باشەکە ئێمە نمونە بە باشەکە دێنینەوە نەک بە خراپەکە من وەکو خۆم زۆر ڕاشکاوانە لەگەڵ خەڵکەکەی خۆمە باسم کردووە و لە بانگەشەشا زۆر باسم کردووە بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوانیم دین بەکاربێنم بۆ دەستکەوتنی پلەیەک ئەگەر بۆ خۆم بێ بەڵام بەرنامەی ژیانم ئەوە بووە یان قەناعەتی کولیم ئەوە بووە شوێنێک پێویستی بە دکتۆر ئەحمەدە دکتۆر ئەحمەدنا زەیدنا عەمرنا دیارنا ئەحمەد مەحموود ئەم کەسایەتیە بۆ شوێنێک گونجاوە ئەو شوێنە پێویستی بە کەسێکی قسەزانە پێویستی بە کەسێکی زمانزانە پێویستی بە کەسێکە جورئەتی هەبێ پێویستی بە ئەم مواسەفاتانە لەم کەسایەتیە هەیە من وەکو خۆم کەسێکی دیندار ئەگەر نەیکەم تاوانبارە بم بەدەر لەوەی کە وەکو ئەرکێکی ئاینی کە مامۆسای ئاینی هەمیشە پێشەنگ بووە لە بڵین هەر کارێکی خێرا لە کۆمەڵگەکەی خۆیە پێویستەکە بچێتە پێشی خەڵکەکەەوە تەڵعاان من کاتێک کە خەڵکێک لە گەڕەکەی خۆمە هاتن بۆ لام لە بێکارەبایی لە بێ ئاوی لە کەمی خزمەت گوزاری ناچار وەکو پێشەوایەکی ئەو گەڕەکە ئەچوومە پێشەوە بۆ خۆپیشاندان بواە ناڕزایەتی دەربڕین بواە چوون بۆ لای کەسایەتیە سیاسیەکان یان چوون بۆ دائیرە حکومیەکان دکتۆر ئەحمەد کەرکوچی لە پێشەوە بوو ئەمەش وەکو ئەرکێک من تەماشام کردووە کە پێویستەکە لەوەیە لە ئەنجومنی پارێزگایە بۆ نمونە کۆمەڵە ئەرکێک ئەدرێتە دەست یان ئەدرێتە سەرشانی دکتۆر ئەحمەد پێویستەکە بەجێی بێنێ وەکو نوێنەری ئەو خەڵک زۆر باشە دکتۆر بمبورە مامەسا ڕێبوار ئێستا بمانەوە نەمانێت لە عالەمی ئیسلاما بەگشتی دوو جۆر حیزب بمانەیە کە ناویان ئەحزابی ئەلمانی و ئیسلامیە ئەوە ئاشکرا هەرچەند ئێستا خەریکە ئەو سنوورانەش نامێنێ پێت وایە خۆ تەرشیحکردن یا ئیشکردنی سیاسی لەناو هەردوو جۆرە حیزبەکەیە وەک یەکە یا وەک ئیسلامیەکانە لە ئیشکردن لەناو حیزبی ئیسلامیە عیبادەتە بەڵام لەناو حیزبی ترە کوفر و گوناح و تاوانباریە وەڵا ئەمە دوو وەڵامی هەیە وەڵامێکیانەوەیە کە مامۆسایەکی ئاینی ئەبێ لە حیزبێکی ئاینی و ئیسلامی هەبێ بەڵام ئەمە وەڵامێک کە لەوانەیە ئیسلامیەکان بڵێن ئەمان ئیجتیهادیان کردبێ و ئەمان پێ معتەبەر بێ بەڵام بەڕاستی ئێستا وەکو جەنابت فەرمووت ئێستا حیزبەکان ئەو سنوورانە نەماوە بۆ نمونە ئێستا حیزبێکی من بۆرە بۆچی ئەبێ مەلایەکی زانایەکی مامۆستایەکی پیاوێکی دینی لەناو حیزبێکی ئاینیە بێنێ حیزب بۆ خزمەتە بۆ ئایدۆلۆژیایە خۆی هینەکەی وایە بڵێن حیزبێکی ئیسلامی کە باگراوندی ئیسلامە بەرنامەکەی قورئان و پرەنسیپەی ئیسلامیەکانە مامۆسایەکی ئاینیش ئۆتۆماتیکی یانی ئەگەر بێوێ حیزبایەتی بکە لە ڕووی بیرروباوەڕەوە ئیسلامیەکە بۆ نمونە گەر ئێمە حیزبێکی چەپمانە بێ قسەی لەسەر دین هەیە یەکێکیش بچێتە ناوام یعنی تۆزێ وەکو بڵێ ناجۆریەک لە بیرروباوەڕەکە دروستەکە بەڵام ئێستا کە حیزبەکان هەمووی جۆرێک لە جۆرەکان نزیک بوونەتەوە و هەتا لە دەستوری عێراق بۆ نمونە لە
بڕگەی دووەمیە باسیەوە کە هیچ یاسایەک دژی بنەما نەگۆڕەکانی ئیسلام نییە. ئەم حیزبانەش هەتا ئێستا وایان لێ هاتووە هەمویان جۆرێک لە جۆرەکان ئەو بیرروباوەڕیان نەماوە کە دشایەتی دینکەن بە پێچەوانەوە لەوانەیە هەوڵمەند دۆسایەتی لەگەڵ دینا بکەن. هەندێک جاریش دینەکە بەکارێنن بۆ مەبەستی وەکو چۆن بۆ نمونە کەسێکی ئیسلامی دینەکە بۆ مەبەستێکی دەسەڵات بەکاربێنێ. حیزبێکی ئێستا عیلمانی ژەوانیش دین بەکارێنن. ئێستا چەند نمونەمان زۆرە. بەڵام بە بۆچوونی من مامۆسایەکی ئاینی بەڕێز کە ئیشە سەرچەکەی بریتە لە بانگەواز و مزگەوت و میحراب و نوێنەرایەتی کردنی ئاینی ئیسلام و پێغەمبەر ئەوە ئیشە سەرچەکەیتی. بەڵام ئەگەر یەکێ تواناکانی زۆرە بە بۆچوونی من هەر حیزبێ بتوانێت کە ئێستا حیزبەکان وەکوتم لە ڕۆی ئایدۆلۆجیەوە کێشەیەکی وایان نییە بتوانێت لە هەر حیزبێکا دەوری خۆی ببینە کەسایەتی خۆی ون نەکە کاریگەری هەبێ و بە تایبەتی ئەو مەبدە جوانانەی کە لە قورئانە هەیە ئین الله یأمر بالعدل والإحسان. ئەما مامۆسا ئاینیە بچێتە زەید بێ عەمر بێ پەیڕەوی بکە حەقی هەر مرۆڤێکە. بەڵام مامۆسایەکی ئاینی لە پێشترە لەوەی کە ڕنگدانەوەی کردداری پراکتیکی ئاەتەکانی قورئان بێت. لەبەرەوە بە بۆچوونی من شتێکی ئاساییە مامۆسایەکی بەڕێزۆک و چۆن لە سەرەتایە وتم بۆ سیاسەتەکە ئاساییە بۆ ئەمەش ئاساییە بەڵام بە کۆمەڵێ زەوابێت و مەرجی تایبەتەوە کە ئەو مامۆسایە کەسایەتی خۆی لەدەست نایە. بەس یەک قسەم لەسەرەوەی دکتۆر جەنابی هەبوو من جەنابی دکتۆر و بە تایبەتی بۆ مەسەلەی کەرکووکیش تایبەتە لە ڕۆ نەتەوایەتیەکەەوە تا لە ڕوە ئاینیەکەەوە ئەوەی کە بۆ شوێنانی کە لەوانەیە نەگونجە بۆ کەرکووک شتێکی زۆر گرنگە کە کورلەوەی یەکدانگ بێ بچێتە پێشەوە کە سزانە و هەتاوەی کە ئێمە ئەتوانین بڵێن بە دینەکە خزمەتی نەتەوەکەشمانەکەی نەما خراپ نییە. چەند ساڵە فارس و تورک بۆ نمونە عوسمانەکان ئیستیغلالی پاڵی دینە لە پەنا دینە هەزار و دابوونەوەی خۆشیانیان بەڵێ فارسەکان بە هەمان شێوە. ئێمەش بۆ نمونە لە کەرکووچێکی فرە ڕەگەزە لەوانە ئاین بۆ بەشێکی زۆری عێراقیەکان ئاین شتێکی کاریگەر بێ جەنابی دکتۆر لەوێ و دەورێکی جوانە بینێ زۆر باشە. بەڵام بە بۆچوونی من مامۆستا سوەرە ئەوەی کە دکتۆر وتی ئیشە سەرچەکەی زانایەکی ئاینی مامۆسایەکی ئاینی بۆ نمونە لە مێژووە هەمانە پێچەوانەوەی دکتۆر ئەحمەد ئیمامی ئەحمەد سەیری کە یەکێک بوو لە کەسایەتە گەورەکانی سوننە بەڵام چەندین پۆست و پلانایە نەیکرد بۆ چونکە هێشە کردوێتی هەشە زانەکانیشمان هەیە ئەو لە سەردەمی خلافەتی ئیسلامیە بۆ ئێستاڵێنەوە زانەکان لە سەردەمی خلافەتی ئیسلامیشا دوو بۆچوونیانە بۆ هەنێکیان دەسەڵاتیان وەرگرتەوەی خزمەتکەن هەنێکیشیان پێگەینەکەی خۆیان پاراست. زۆر باشە دکتۆر بەڕێزت. ئوستاز من قسەم هەیە لەسەرم بابەتە جارێ هەر لە کۆتایی ئەم قسانی کە گەیشتین بەم خاڵە باسی خلافەت کرا. من بە بڕوای من و ئەم قسەی کە ئەیکەم یەکێکە لە وتەکانی عەبدوڵڵا بن بەیە ئەو زانا گەورەیە باز لەواکە خلافەت ئامرازە باشە وەسیلەیە ئەکرێت لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر ناوەکەی ناوەڕۆکەکەی بگۆڕدرێ. سیستەمی سیاسی تەنانەت لە ئیسلاما دیاریکراو نییە. باشە من مەبەستم یەکشتە ئەمە ئەوەی کە ئەسڵی پرسیارەکەم ئەمە بوو حیزبێکی ئەوەی کە پێوترا ئەلمانی لەگەڵ حیزبێکی ئیسلامیە تۆ پێت وایە ئاساییە لە هەردوو لەم حیزبە لە ناو سیاست کارکردن لە سیاست بە تایبەت لە وڵاتی ئێمەیە مادام هەردوو لا دان بەوە ئەنێن کە دینی ئەم میلەتە دینی ئیسلامە و دژایەتی ئاینی تیان ناکرێ کارکردن لە ناو سیاست لە حیزبێکی ئیسلامی و ئەلمانی هیچ فەرقی نییە بۆ لەبەر کۆمەڵی هۆکار یعنی تۆ تەماشاکە لە ناو پەرلەمانی کوردستانیان لە پەرلەمانی عێراق یان لە ئەنجومەنی بڵێن پارێزگای کەرکووک یان هەر پارێزگایەکی دیکەیە ئێمە ئەچینە ئەوێ بۆ ئەچینە ئەوێ بۆ ئەوە ئەچینە ئەوێ خلافەتەکەی 1400 ساڵ پێش ئێستا بگەڕێنینەوە یان بۆ ئەوە ئەچین ئەو میلەتەی خۆمان لەو مەینەتی کە ئێساتایەتی دەرکەینە دەرەوە. یعنی تۆ تەماشاکە مێزێکەیە لە ئەنجومەنی پارێزگایە ئەم مێزە تایبەتە بە کۆبوونەوەی ئەندامانی ئەنجومەن ئەوەی کە خۆی بە ئیسلامی دانێ و ئەوەی کە خۆی بە مولحیدێکیش دانێ هەردووچیان یەک ئیمتیاز وەرەگرن و هەردووچیان هەمان ئەو موچەیان هەیە بەڵکو ئەو کەسەی کە چالاکتر بێ پەیوەندی بە ئایدۆلۆژیاکەیەوە نییە
کامیان پرۆژەی باشتر تەقدیمەکە و کامیان چالاکترە کامیان هەنگاوەکانی سەریعترە بۆ خزمەتی خەڵکەکەی ئەو بارزە بێ لە ناو خەڵکە ئەو خۆشەویستە من لێتانی ناشارمەوە لە کەرکووک ئێستا هەر کەسێک بیەوێ خزمەت بکە و دەستی چاکسازی بگەێنێ بە خەڵکی ئەو شارە بڕواتان بێت تەماشای سەر و سیما و دینەکەی ناکەن چۆن یانی يعني تماشای ناکە ئەمە مەسیحیە ئەمە آخر لە ڕووی نەتەوەیەوە فەرق ناکە باسی بابەتی نەتەوەی بابەتی دینی ئەو شەڕە نەتەوەیەکە بکەمە بابەتی دینیەکە مامۆستا ڕێبوار کابرای حیزبی ئیسلامی لە ڕاستیە ئەڵێ من ئەچم بۆ ئەوەی ئیسلام تەطبیق بکەم مەسەڵەن بۆ پەرلەمان یا ئەمەوێ وردە جێپێی حیزبە ئەلمانیەکان گیان پێ لێش بکەم بۆی خۆم گیان بگرمەوە ئەمە چ خزمەتێکەکانی بە کۆمەڵگە بەڕێزت زۆرتر بەولای دادشکاندەوە ئازانە وەڵا بە بۆ چۆنی من هەر کەسێک بچێ بەرگری لە مافی خەڵکا و ئەمە پرسیارەکەی باشە بەڵام ئەوەی حیزبە ئیسلامیەکان بەڵێ ئەو پرسیاری جەنابەت ئەگەر حیزب کەسێکی ئەندامێکی حیزبی ئیسلامی مە بەسمەوەی ئەگەر مەسەلە بۆ خزمەت بێ حیزبێکی ئەلمانی و ئیسلامی فەرقی چی؟ هیچ فەرقیان نییە بەڵام بۆ نمونە ئەگەر ئیسلامیە کە چێتاوێ یاخود مامۆسایەکیان یا خۆت بانگخوازێ ئەڵێ من بۆ واچم بەرگری لە مەبدای ئیسلامیەکانەکەم قورئانەکانەکەم شتێ هاتە پێشەوە یاسایەک شتێک دژی ئاینی ئیسلام بوو یان دژی پێگە کۆمەڵایەتەکان بوو لەگەڵ کۆمەڵگەی کوردیان نەگونجا من نمونەیەکە بۆ دێن جوانتر دیفاعی لێ خۆم کاندید کرد لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لیستێکی بڵین یعنی حزبێکی سۆشیال دیموکرات ئەلمانی یعنی بە کوردیەکەی خۆمە دێ بڕوات بێ ئەوەندەی کە بۆ نمونە ئەو برادرانەی کە لەوێیان هەندێکیانم هەر لە مزگەوتەکەی خۆمە ئەناسی جومعانان ئەهاتن بۆ مزگەوت یعنی ئەوەندەی کە من لەوێیە داکۆچی لە دین و لە ئاین و لە تەنانەت لە ناو ئەنجومەنیشە ئێمە ئەو برادرانە هەمویان نوێژەکەن هەمویان ڕۆژوەگرن ینی کەسانێکن ئەوە نین بڵێ من بچم بەنیەتی ئەوەی کە وەڵاچم لەوەیە چاکسازی دینی ئەەکەم خۆیان مسلمانن ینی کە ئەچمە ناو ئەنجومەنیشەوە ئەسڵەن ئەگەر بابەتێک دژی دین بێ ئەوان لە پێش منە نکۆڵی لێ ئەەکەن ویستم بە پرسیارەکە بکەم بۆ مامۆستا ڕێبوار لەو کاتێ بەڵام تۆ بتێوە نەتێ قانون بە پێی یاسا بە پێی دەستوری عێراقی وەک خۆت باست کرد هەر شتێک دژ بە مەبادیئی دین و عورفی ئیجتیماعی بێ ڕەفز کراوەتەوە تر کابرا حیزبی داوە بێ یا علاوی بێ لە عێراق یا پارتی بێ یا یەکێتی بێ یا گروپی بێ فەرقی چییە؟ مامۆستا سۆرانسان نمونەیەکە بۆ بڵێن مەسەلەی جەندەر لە پەرلەمانی کوردستان هاتە پێشەوە هەتا ئیسلامیەکان بڵێن بە ئەمە پرۆژە یاسایەک بوو تاوان نەزانانی ئەمە جەندەر بۆ مانای هاوسەنگی لە بینی نێرومەیە باڵانسی جێندەری یعنی هاوسەنگی ڕاگرتن لە نێرومیە ئەمە شتێکی ئاساییە و هیچ کەسێ دژی نییە بەڵام ئەمان لێکدانەوەی تریان بۆ کرێت تا چێتە بابیەوەی کە ئیتر هەریەکە بازاری خۆی گەرمکە یاخود هەنێ پرەنسیپی کۆمەڵایەتی هەیە ئەوان لەوانەیە زیاتر دیفاعی لێ بکەن بەس ئەمەی وەکو دکتۆر وتی ئێمەش ئەوەمانەوێ کۆمەلگاکە ئێمە بەرەو کۆمەلگایکی تەندروست بڕوە شەڕی ئایدۆلۆجی نەکە شەڕ لەسەر مافەکانی خەڵکە حیزبێکی دکتۆری تایە کە بەم شێوازە بێ شتێکی باشە دکتۆرە بێ بە نمونەیەکی جوان بۆ ئەمانە کەواتە ئەو شەڕە ئاینی هەر لە دەستورە چارەسەر کراوە کە هیچ پێویست بە هینی ناکە ئەنجا هەر حەزەکەم لەسەر پەرلەمانی کوردستان من دکتۆرەوەم مەبەستە بانکخوازی وامان هەبووە مامۆسای وامان هەبووە کە چوەتەوێ هیچ میکانیزمەکانی پەرلەمان و ئەنجومەنەکانی پێ نەبووە یعنی بۆ نمونە ڕۆشنبیری زمانزانی وردەکاری لە یاساکانە ئەمانەی نەبوو هەروەکو مامۆسایەک چووە کە چۆن لە مزگەوتێکا دەوری بینیەوە و خەڵک خۆشی ویستووە ئەمە بەڕاستیەشێکە لە گوناحەکان و ئەبێ بە مۆدێلێ مامۆستا سۆران هەر کەسێ بانخوازێکی جوان دەرکەوت ئیتر ڕۆژێکی دابێ لە پەرلەمانە بێ لە ئەنجومەنی پارێزگاکانە بێ ئەمە هونەرمەندی شەروایە بۆ کابرایی ئالامی شەروایی یعنی باشە مامۆستا سۆران جاەوە شتێکی باشە دوت ئێستا پەرلەمانی کوردستان یەکێک لە وازەکانی چی بوو پڕ بوو لە لەگەڵ ڕێزما بۆ گۆرانی بێژە گەورەکان ئەگەر گۆرانی بێژێکی وەکو بۆ نمونە مامۆستا عەدنان کەریم و بەهجەت یاحتەی ئەو ئەمانە کە ڕۆشنبیریەکی شانەیە بچێتە ئەوێ باشە بەس کابرایەگە چێڵێ من فڕم بەسەر پەرلەمانەوە سیاسەتەوە نییە یان بانخوازێکی قوڕبەسەرە هیچی نەکردو هەر ئەوەیە بکەێنم مامۆستا ڕێبوار
پێتوانێت پێویستە دین لە پیاوانی دینی جا بکرێتەوە بۆ معنای مامۆستایەکی ئاینی کاتێک کە ئەچێت یا ئەبێتە ئەندام پەرلەمان ئەنجومەنی پارێزگا سەرۆک وەزیران هەر شتێک ئەبێت جا بکرێتەوە لە دین ئەمە دین نییە ئەمە سیاسەتەکە ئەمە هەم دین ئەپارێزێ هەم خۆشی ئەپارێزێ چونکە عادەتەن لەگەڵ ڕێزما بۆ دکتۆر ئەحمەد سیاسی ناشرینە بێت زۆر جار ئەمە شۆکارە بۆ ناشرینکردنی دین ئەم قسەی تا چەند وەڵاهی جاکردنەوەی پیاوی ئاینی ئەگەر بەوردی لە پرسیارەکەت پیاوی ئاینی لە ئاین تەمان ئەوە هەندێک بۆچوونەیە کە لە ئیسلامە هەتا ڕیجال نییە لە مەسیحیەتە زیاتر ئەمە هەیە پێم وانێ ئەو قسێ بۆ خۆم پێم وانێ ئەو قسێ مامۆستایەکی ئاینی پێشەوایکی دینی پیاوی دینی بانخوازمامۆستا سۆران بەڵام من بنەمایەکم هەیە یعنی بنەمایەک بە باشی ێزانم ئەویشەوەیە کە بەڕاستی ئاین کاتێک کە پیاوانی ئاینی چوونەتە لەگەڵ دەسەڵات نزیک بوونەتەوە ئەتوان بڵێم ڕەوشتەکانی ئەمانیان تێگاوە کاتێکیش کە دینەکە ئیستیغلال کراوە لە ڕێڕەوەکەی خۆی لایەوە بە هەردوو دیوەکە بە بۆچوونی من مامۆسایەک بانخوازێک کە خزمەت بە ئاینی ئیسلام کە پاداشت و ئەجری گەورەی وەڕیزوان وڵڵاهی ئەکبەر ئەوە زۆر زۆر ناچێ بۆی ڕەزامەندی زیاتر بەدەستبێنێت من حەزەکەم مامۆسایەکی ئاینی تێڕوانی نمایە پێم باشە لە شوێنی خۆی دەوری خۆی ببینێ مزگەوت میحراب بە پێچەوانەوە یاڵێ پەرلەمانەکەم بە میحرابە بێت لە میحرابەکەی خۆی بکا بە پەرلەمانێک و دەورێکی کاریگەری ببینێ و وێنەیەکی جوانی دینەکەی پیشان بە بەڵام ئەگەر کۆمەڵە مامۆسا جا من لێرە ئەگەرەکەم بەمەرجەوەی کۆمەڵە مامۆسا توانای باشی تایە ئەتوانێت ببێت لە پەرلەمانە کاریگەری ببینێ وەکو هەر هاوڵاتێکی کە ئەمە کەس ناتوانێت لای حرامکە لە دینیشا شتێک نادۆزیتەوە بەڵام لە پراکتیکە مامۆسایەگە چێت تەنها بۆ دەستکەوتەکان بچێ و تەنها بۆی ئەو خەڵکە کە ئامۆژگاری کردوون دەنگەکەی بەکاربێنێ بەڕاستیەوە بەکارهێنانی ئاینەوە قەدەخێ و من بەخرا پێزان پێتوانێت پیاوانی ئاینی مامۆسایانی ئاینی لا مشاحة في الاصطلاح لا مشاحة في الاصطلاح پێتوانێت ئەبێت لە دین جیا بکرێنەوە بەو معنایە کاتێک مامۆستایەکی ئاینی دەنگی پێدرێ بۆ پەرلەمان یا بۆ هەر شوێنێک لەسەر ئەساسی کەفاءەتی سیاسی قانونی شخصی کەفاءەتێک بێت توانێت کارەکانی پێنەک لە بەرەوەی مامۆستایەکی ئاینی و پیرۆزە بە ناوی دین ئێمە پێویستەکە مامۆسای ئاینی لەگەڵ دینە جیاکەینەوە چکە دین مامۆسای ئاینی تیانە زانای تایە زانای دینی زانای شریعەت هەیە ئەم زانای شریعەتە مقدەس نییە بمبورە کاتمان زۆر کەمە مقدەس نییە و وەکو هەر هاوڵاتیشی تر ئەتوانێت داخلی سیاست بێ بە مەرجێک سیاست بکە بە ئەخلاقیاتی دینەوە نەک بە ئایدۆلۆژی دین ینی بە ئەخلاقیاتی دینەوە بۆ نمونە لە سیاسەتا من هەوڵدەم درۆ نەکەم هەوڵدەم عەدل و ئیحسان بەکاربێنم هەوڵ بدەمان هەمووی دین فەرمانی پێکردووە و هەموو ئینسانێکیش بەڕاستی ئەنجامی ئەدا بەڵام من بێم هەموو عەقلیەتم وا بێ بچمە ناو سیاسەتێکەوە لە وڵاتێکە بڵێم ئەم وڵاتە ئەوەی ئالمانی بێ مەرفوزە و ئەکەم هەرچی ئالمانی هەیە لە پەرلەمانیشا نەیهێڵم ئەمە دژایەتیکردنی سونەتی خوایە هیچ ئینسانێک ناتوانێت دژایەتی سونەتی خوا بکە بەڕاستی ینی خوای گەورە ڕێیداوە ئینسانێکی ئالمانی کە بێدینیش بێ بێدینەکەی خۆی هەڵبژێرێ عەقلی هەیە ئەتوانێت ئەوە دینات بڕوای پێبێنێ و ئەشتوانێ بڕوای پێنێنێ خوای گەورە ڕێیداوە من بێم ئەو حەقا لەو کەسە زەوت کەم تۆ نابێت لە وڵاتەیە هەبی ئەم بابەتە اینجا ئەمە بە پێچەوانەشەوە هەر ڕاستە ینی ئەگەر کەسێکی مولحد بۆ نمونە بە دیندارێک بڵێ تۆ نابێت لە وڵاتەیە بوونتە بێ ئەم دوانە هەردووچیان غەڵەتە من کاتی خۆی پرسیاری جێندەرم لێکرا وتم جێندەر ئەگەر ئەو بەو مانایە بێ ژن و پیا و یەکسان بێ یەکسانی لە ژن و پیاوە لە دینی خۆی ئەمە لە دینەوە فێر بووین بەڵام ئەگەر بێت و من پیاو بکەم بە ژن و ژنیش بکەم بە پیا و ڕۆڵەکانیان بگۆڕمەوە ئەمەیان بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ و زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان مامۆستا ڕێبار و دکتۆر ئەحمەد کەرکوچی ببورن کە ماندوومان کرد.